باڵاتان لەبێت و ئەو کاتان باش دوا بە دوای هێنانەکایەوەی دارەی سەربەخۆی سۆران و بەشێکی زۆر لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کران بە سیستەمی ئەلکترۆنی. لە دوایینی ژیاندا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری هاتوچۆی هەرێم بڕیارە سیستەمی ئەلکترۆنی بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری ئەنجام بدرێت. بە پێی ئەو نووسراوەی دەست من کەوتووە لەمە دووە هەر کەسێک بێوێت مۆڵەتی شۆفێری دەربکات پێویستە کۆمەڵێک ڕێکار ئەنجام بدات کە پێشتر ئەم ڕێکارانە ئەنجام نەدەدران. لە ئێستادا دەبێت دوای دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بە سیستەمی تازە ئەلکترۆنی فێرخواز دەبێت 21 کاتژمێر وانە بخوێنێت و جیالەوە ڕۆژانە بۆ ماوەی 7 ڕۆژ وانەکان بخوێنێت. جگە لەوەش بۆ وانەکانی پراکتیکی دەبێت 3 کاتژمێر ئامادەیی هەبێت و بۆ ئەوەی لە وانەکانی پراکتیکی بە شێوەی ئاسایی ئەنجامی بدات. لە سنووری دارەی سەربەخۆی سۆران لە کۆی 6 قەزا و 13 ناحیە و سەدان گوندی سنووری دارەی سەربەخۆی سۆران و بە پێی دوای ناماریش سنووری دارەی سەربەخۆی سۆران مەزەندەی 9 ملیۆن هاوڵاتی دەکرێت. تەنها 8 نووسینگەی فێرکردنی مۆڵەتی شۆفێری و دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بوونیان هەیە و بەهێنانی ئەم سیستەمە و جێبەجێکردنی سیستەمە کەش ئەوە هاوڵاتیان گرفتیان بۆ دروست دەبێت. بەپێی بە دوواداچوونانەی زاری کرمانجی ئەنجامی داوا هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە لە بەشێکی زۆر لە ئەو قەزانەی کە نووسینگەی فێرکردنی ئۆتۆمبیلیان لێنێ دەبێت ڕوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران بکەن. ئەرێکە لە قەزای سیدەکان و مێرگە سۆر و چۆمان و ڕواندز و خەلیفان لە ئەم قەزانەی کە ناوم هێنان ئێستا نووسینگەی شۆفێریان نێ و بەمەش دەبێت هاوڵاتیان لە تەواوی قەزا و ناحیە و گوند و ئاوایەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران ڕوو بکەنە سنتەری قەزای ناوەندی سۆران بۆ ئەوەی بەشدار بن لەوەی کە بتوانن مۆڵەتی شۆفێری دەربێنن. جالەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم دەرهێنانی مۆڵەتی شۆفێری پێشتر تەواوی تێچووەکانیەوە 120,000 دیناری عێراقی بوو، بەڵام بەپێی ئەو سەرچاوانەی کە دەست زاری کرمانجی کەوتووە دەرهێنانی مۆڵەتی شۆفێری گەر فێرخواست لە هیچ وانەیەک دوانەکەوێت ئەوە 400 تا 410,000 تێچووی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری دەبێت لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران.